بێئاوی تەنگی با بەشێک لە گەڕەکانی هەولێر هەڵچنیوە. لە وەرزی هاوین ساڵانە هاوڵاتیان گلەی و گازندەی ئەوە دەکەن نرخی تانکەرێکا و کابیانەوێت بیکڕن ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبێت و تەنانەت ئێستا گەشتوتە سەروی 100,000 دینار. ئێرە یەکێکە لەو شوێنانەی کە شۆفەران تانکەرەکانیان پڕاو دەکەن و دواتر دەیفرۆشنەوە بە هاوڵاتیان. ئەم شۆفێری تانکەرە نایشارێتەوە کە زۆری تانکەر و بەرزکردنەوەی نرخی پڕکردنی ئاو بۆ ناو تانکەرەکانیان هۆکارن بۆ بەرزبوونەوەی نرخی ئاو. بەنسبەت کێشەی ئاو ئەو شتانە هەموو ساڵی لە مانجی حەفت بەرەو سەرێ ئەو کێشە دەبیتن کێشەی ئاکەم ئاوی ئەوانە بەنسبەت نرخەکان و گرانبوونی ئاویش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە تەنکەر زۆرە لەو زیانێکە ئاوی لێبار دەکەین ئاوەکە کەمترە. دووەمینیش بەنسبەت ئەوەی کە سعر و شتەکان کە بەرز دەبتەوە دەبیتن لەو زیانێک کە بار دەکەین لە معمەلەکان وە لەو جیانە بڕک سعرەکەی دەهێنە سەرێ بە 100 ڕۆیشتە بە 150 ڕۆیشتە بە 80 ڕۆیشتە ئەو سعران نەبووە. بە گوتەی بەشێک لە هاوڵاتیانی گەڕێکی باداوە لە جەژنی ڕەمەزانەوە ئاو لە بەلوعەی ماڵەکانیان نهاتۆتە خوارەوە. تەنها ئەوە نەبێت کە حکوومەت ناو بەناوە بە تانکەر ئاویان پێدەگەێنێت بەڵام ئەوەش بەشی پێداویستەکانیان ناکات. بێئاوی وای لە هاوڵاتیان کردووە نیگەران بن و بڵێن ناکرێت نرخی تانکەرێک ئاو کە بیانوێت بیکڕن بگاتە سەروی 100,000 دینار و نرخی 1 بارمیل ئاو 15,000 دینار. ئاوم نییە ئەگە ئاویم بدەنێ لێو مەمنونم ئەگە ئاوێشم نەدەنی هیچ بەخۆ پێویست ناکە ئەمە بۆ کرابچین و هەفت و هەشت و ئەمە چیشم بە حکومەتی نییە چیشم پەیوێنی ئەمە داوای ئاوی ئەەکەین ئاوێن بدەنێ دوونێ نا پێر پارێ ئاویم بێە پاشکە ئاوەشی تەبۆری ناتی دمان وەڵا ئاوی بەرمیلی بە 7,000 پڕەکەن بە 20 پڕەکەن 15 پڕەکەن هەموو هیە کابرێک گەگە ئاوی پێ نەفرۆشی پەدەت لوتیکە ئەگەر لۆشی بفرۆشێت بەخۆی لە 20 کەمتر لوتینە یعنی بێ ئاو دەی بیرێک شتێکمان لێ بدەن یان ئێلازێکمان لێ بکەن بە زۆری ئەو بادان هەرگە لە بێ ئاوە کەمە بەبە ناخێ کاخەت و دەوەرە تەمەشا ئەو سۆندە ئێرەکە بزانە چەند سۆنە بەم ئێرە باتەوەنیا سۆندەکان وا دیارە تەسویری شەلو. تەنها باداوە نیە کێشەی کەمبوونەوەی ئاوی هەیە لە هەولێر بەڵکو زۆرینەی گەڕەکە تازە دروستبووەکان هەمان کێشەیان هەیە. دەنگی ئەمریکا لەسەر کێشەی بێئاوی پەیوەندی بە پارێزگاری هەولێر و بەڕێوەبەری ئاوەوە کرد بەڵام تا ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە پەیوەندیەکان بەردەست نەبوون کەچی هەر لەگەڵ هاتنی وەرزی هاوین پارێزگای هەولێر بڵاوی کردەوە کە هەر گەڕەکێک کێشەی کەمی ئاوی هەیە ئەو بە تانکەر ئاوی پێدەکات. هاوڵاتیانش دەڵێن ئەو ئاوە بەشی پێداویستی ڕۆژانەمان ناکات ناچار بە تانکەر ئاو بکڕین. دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر.